ئێرە ڕێگەی سەرەکی کەرکووکە و لێرە دوای تێپەڕبوونی 24 ساعت بەسەر کردنەوەی پردی شارۆچکەی پردێدا ئێستا هاتوچۆ لەو ڕێگایە دوای زیاتر لە دەمانگ لە پەکەوتنی زۆرێک لە ئاسایی بوونەوەی بەخۆ بینیوە کردنەوەی ڕێگاکە دوای دانانی پردێکی ئاسنین کەمێک لەباری دەرونی هاوڵاتیانی هێوەر کردوێتەوە بەڵام نەیتوانیوە چیرۆکە پڕکارە ساتبارەکانی داخستنی ڕێگاکە لە یادی شۆفێران بباتەوە ڕۆژەشیان کە یەک دەرچوو نەفەرەکان هەموو لەو گۆڕێکەت بوون لە کەرخی سەر بە شاخی نەفەرەکان لە کەیەک هەم لەو گۆڕێکەت مۆڵا خڕماکردنەوە بلمانم لۆ خستەخانەمان ڕەوانکردن من خۆم بەنسبەت لەم مێڵە ئیشمە کرد ئەم 6 ماگە تقریبا نهاتم لەبەر ڕێگاکە زۆر ناخۆش بوو دوور بوو حادیسە و کارە سادە بوو من خزم خۆم توش کارە ساد بوون لەوێنە توش حادیسە بوون بەنسبەت ئەو ڕێ یعنی چەند کارە ساد لە بینی پردێ و دووبز بووە تقریبا تاکوویستا 23 کەس بەس بریندار بووە 11 کەس بەس لە شارۆچکەی پردێ و دیەکانی دەوراپەستی یعنی برێ شەیدی بووە کابرا ئەمری خوای کردی ینی سارەی چکە عیلە 5 نەفەر لە یەک مداری سێمانجیان دەرچووە خالیدی برایم کەسبکارێکی شارۆچکەی پردەیە کە ئەو قوربانی گەورەی داوە بەوەی داخستنی ڕێگای کەرکووکە و لێرەوە ژەڕانەوەی چیرۆکی ئەم هاوڵاتیە بەتەنها چیرۆکێکی سادە و ساکار نییە کارە ساتێکم بەسەر هات زۆر ناخۆش بوو زۆر کارە ساتێکی دڵتەزێنم بەسەر هات من بۆ خۆم شخصی خۆم مەتعەم هەموو شکا من ئەو مەتعەمان ئەو جام و مەتعەمانم هەموو شکا بەخۆی لەناوەوەی ئەوم لەما لەلایەک تێلەگەی مناڵەکەم ئەوە بوو کە خێزانەکەشم ئەمری خوای کرد لەو ڕێە دامی کرد وەرگەڕا لەوێندێ فەرماندەیەکی ئەمنی سنوورەکەش نایشارێتەوە کردنەوەی ڕێگەی کەرکووکە و لێر لە ئەنجامی ڕێکەوتنیە کاتووە کە لە نێوانی داری هەولێر و پۆلیسی فیدراڵی ئەنجام درراوە ئەوفەتە ڕێنە بوو خەڵک زۆم تەزەر بوو لە پردێ زیاتر لە هەموو جێ هەموو عێراق پێم تەزەرم چکە ڕێ ئیش نەما بوو هاتو چوونەما بوو خەڵک مەگە 4 ساعت بەڕێ تەختەقەیان 2 ساعت بەڕێی سەرگەڕاندی بەگەدە بچێتە بۆ هەولێر دووسێک بنەوەکرا لەگە نوێنەری هەرێم لە کەرکووک و لە بەغدا و لە مقڕیفە و جیەک داڵتون کۆپری پارەشیان بۆی تەخسیس کردیە بەرامکەی دەست پێ دەکەن نازانین دەرەنجامی دەمانگ داخستنی ڕێگەی نێوان کەرکووکە و لێر دانانی پردێکی ئاستنینی لێکەوتەوە پردە کۆنەکەی پردێش ڕوونیەکەی چاک دەکرێتەوە لەوەش خراپتر ڕێکەوتنەکەی نێوانی داری هەولێر و بەغدایە کە دوای دانانی خەڵە هاوبەشەکەی نێوانیان لەسەر ڕێگای پردێ هەولێر واش ڕێکەوتون کە خاڵێکی گومرگیش بۆ عێراق لە ناوچەکەدا بنرێت بەوەی لێکەوتەکانی ڕیفراندۆمەوە ماوەی دەمانگ بۆ ڕێگەی کەرکووک هەولێر بەڕووی هاوڵاتیاندا داخرا بوو لە ئێستاشدا کە ئەو ڕێگەیە کراوەتەوە خاڵی گومرگی عێراق لەم ڕێگەیە جێژیر دەکرێت عومەر غەریب کورسات نیوز شارۆچکەی پردێ